لا چوارەمین یاریەکانی قۆناغی دووەمی پاڵاوتنی هاوبەشی جامی جیهانی 2026 و جامینەتەوەکانی ئاسیای 2027 لە کۆمەڵەی شەشەم هەڵبژاردەی عێراق لە مانێلا بووە میوانی فلیپین. لا خولەکی سێزدە ناوبژوان لێدانێکی سزای بۆ شێرەکانی ڕافیدەین ئەژمار کرد. ئەیمەن حوسێن بەسەرکەوتوی جێبەجێ کرد و سپی پۆشانی لا یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. هەڵبژاردەی فلیپین دوای ئەوەی لە بەسڕانەی توانی هیچ مەترسیەک لەسەر گۆڵی عێراق دروست بکات. ئەمە یەکەم هێرشی بوو بەرامبەر میوانەکەی. لا خولەکی سیویەک ئەمیر عەماری ئەنجامەکەی بۆ شێرەکانی ڕافیدێن دوو هێندە لێ کرد. شەش خولەک دواتر بە ئەسیستی ڕێبین سۆلاقەی بەرگریکار ئەیمەن حوسێن گۆڵی دووەمی خۆی و سێمی هەڵبژاردەکەی لە یاریەکە تۆمار کرد. فلیپین لە هەوڵدا بوو بە تۆمارکردنی گۆڵێک جیاوازیەکە کەم بکاتەوە، بەڵام جەلال حەسەنی گۆڵپارێز لە ئامادەباشیدا بوو. ئەیمەن حوسێن لە کۆتایەکانی نیوە یەکەم ئەم دەرفەتەی نەقۆزیەوە بۆ ئەوەی هاتریکی خۆی لە یاریەکە تۆمار بکات. لا سەرەتاکانی نیوەی دووەم کۆمەڵێک دەرفەت بۆ شێرەکانی ڕافیدەین هەڵکەوت بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر، سوودیان لێ وەرنەچیرا. لا خولەکی 62 زێدان ئیقبالی یاریزانی لاویانی ئۆترێختی هۆڵەندی یەکەم گۆڵی خۆی بە درێسی هەڵبژاردەی عێراق تۆمار کردو و هەڵبژاردەکەشی کردە خاوەنی گۆڵی چوارەم. لا خولەکی 77 بە بەرزکردنەوەیەکی تۆپ لە لێدانی گۆشەوە لەلایەن لوئەی عانی و لێدانێکی سەری زەید تەحسین گۆڵی پێنجەم بۆ هەڵبژاردەی عێراق بەرهەم هات. لا خولەکی 82 میمی دەرفەتی گۆڵی شەشەمیشی لە بەردەم بوو، بەڵام بە ئاسانی بە هەدەریدا. یاری بە 5 گۆڵی بێ بەرامبەر بە سوودی شێرەکانی ڕافیدەین کۆتایی هات. عێراق هێشتا دوو یاری لەم قۆناغا لە مانگی حوزەیران بەرامبەر ئیندۆنێسیا و ڤێتنام ماوە، بەڵام خاوەنی 12 خاڵۆ لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی گەیشتنی بە جامینەتەوەکانی ئاسیای 2027 مسۆگەر کردووە و گەیشتە قۆناغی سێم و کۆتایی پاڵاوتنی جامی جیهانی 2026 لە کیشوەری ئاسیاش، کەوە ئەم قۆناغا 18 تیب لە خۆی دەگرێت و 8 کورسی و نیوی مۆندیال یەکلا دەکاتەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.